بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان و بەڕێزان بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی نوێی کلیلدا. بابەتی ئەم جارەمان بە ناونیشانی هەل و فرسەتەکانی ژیان لە دەست مەدە. خۆشەویستان، زۆر کەس وا دەزانێ یان وا حاڵی بووین یان ئەو بیرۆکەیە لە مێشکی زۆربەمان چەسپێنراوە کە گوایە سەرکەوتنی ژیان، بەختەوەری ژیان، چانسەکانی دەرفەتەکانی ژیان پەیوەستن بە نێوچاوانی مرۆڤەکەوە. ئەڵێن فڵان کەس نێوچاوانی بۆی نایە، شاشە ئەوەندەیە نازام چی. نەخێرەمانە هیچی ڕاز نین، بەڵکو سەرکەوتن لە ژیاندا، بەختەوەری لە ژیانی هەر یەکێک لە ئێمەدا بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار پەیوەستە بە قۆستنەوەی دەرفەتەکانی بەردەممان. ئەو هەلو دەرفەتانەی کە لە ژیاندا بۆ هەر یەکێک لە ئێمە دێتە بەردەممان، بە ئەندازەی ئەوەی ئەو هەلو دەرفەتانە دەقۆزینەوە، بەکاریان دێنین، سوودیان لێ دەبینین، بە دڵنیاییەوە سەر دەکەوین لە کاروبارەکانی ژیانماندا و بەختەوەر دەبین. بەڵام ئەو دەرفەتانەی ژیان، ئەو هەلانە وەکو خەڵکێکی لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتاندا ئەمڕۆ نا کە دەڵێی هەلی دەستکەوتووە بۆ دەستبڕین، بۆ فێڵکردن، بۆ خۆدەوڵەمەندکردنی نامەشروع و نابەجێ، بۆ پرۆژەی خراپ، نا ئەم هەلانە ناڵێم. ئەو هەلانە ئەگەر بیان قۆزیتەوە بەو شێوازە خۆت بە هیلاکە ئەبەی، خۆت ئەفەوتێنی، دەیکەی بە دەرفەتێک بۆ خۆ بەختکردن. هەرگیز ئاوات ناخوازین بۆ کەسانێک کە دەرفەتێک دێتە بەردەمیان دەیقۆزنەوە بۆ قازانجی خودی خۆیان لەسەر ماڵوێرانکردنی کەسانی دەوروبەریان. ئەو هەلو دەرفەتانەی کە ئێمە مەبەستمانە بیخۆزینەوە و سوودی لێ بین و بێتە مای بەختەوەری و خۆشبەختی و چانسی باشی ژیانمان بریتیە لەو هەلو دەرفەتانەی کە خێر و بەرەکەتن و ڕوومان تێدەکەن. مامۆستای نووسەر و کۆمەڵناس مامۆستا زاهیر زانا کتێبێکی زۆر جوانی هەیە، ئومێدەوارم بیخوێندنەوە بە ناونیشانی ڕێی ژیان. کتێبی ڕێی ژیان لە نووسینی کۆمەڵناس و زانا و نووسەر مامۆستا زاهیر زانا لە لاپەڕەی 90دا دەڵێ مرۆڤ ساڵانە 3-4 دەرفەتی گرنگ و چارەنووسسازی دێتە بەردەم. مرۆڤ ساڵانە 3-4 دەرفەتی گرنگ و چارەنووسسازی دێتە بەردەم. هەر یەکێک لە ئێمە بە دڵنیاییەوە بەڕێزان هەر ساڵێک کە 365 ڕۆژ بەسەرمانە تێدەپەڕێ، دڵنیا بە 3 دەرفەت، 3 هەلی زێڕین، 3 دەرفەتی زێڕین بۆ 4 دەرفەت لە دەرگای ماڵی هەر یەکێک لە ئێمە دەدا. خۆشبەختەکان، زیرەکەکان، بەتواناکان ئەم دەرفەتە لە دەست نادەن. دەرفەتی وا هەیە بەڕێزان بەهەشتی پێ بەدەستدێنی. لە صحیحی بوخاریدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە 2 ڕیوایەت فەرمودەکە هاتووە کە زۆر بەمان لە وتاری بەڕێزانی مامۆستایانی مینبەرەوە جەمای بیستومانەوە لە کتێبەکانی مەکتەبیشە خوێندومانە. بەڵام ئەمە بەڵگەیە لەسەر دەرفەتەکانی ژیانی مرۆڤ. کەسێک پیاوێک بەلای بیرە ئاوێکە دەڕوا و تێر ئاو دەخواتەوە دەچێتە قوڵایی ئەو چاڵاوی کە ئاوەکەی تێدایە، دێتە دەرەوە سەگێکی تینوو دەبینێ کە زمان لە تەڕایی بەردەمی بیرەکە دەدا کە تۆزی ئاوی لێ ڕژاوە لە تینواندا، ئەچێتەوە ناوە و پێڵاوە لاسیکەکەیدا دەنێ و ئەو وەسەگەکە دێنێتە دەرەوە تا تێراوی دەکا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی خوای گەورە لەو پیاوە خۆش بوو. یعنی کە لەو پیاوە خۆش بوو مەبەستیەوەی ئەم هەنگاوە بوو بە سەرەتایەکی خێر لە ژیانی ئەو مرۆڤەدا ڕووی لە خێر کرد و عاقبەت خێر بوو. هەروەها لە ڕیوایەتی دووەما کە هەل لە بوخاریدا هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوحم بە قوربانی ناوی محەممەد و ڕێبازەکەی بێ دەفەرمێ ئافرەتێکی دوو لە ڕووی جەنابتان و کۆڕ و مەجلیسی هەموو لایەکمان ڕوو لە خراپە واتە ڕەوش ناشرین لە کاری خراپەدا ڕۆچوو بوو، ڕۆژێکە لە شوێنێک لە کاری خراپ دەگەڕایەوە ئەویش بە هەمان شێوە لەسەر چاڵە ئاوێک کە ئاوی تیا بوو چوە ناوەوە ئاوی خواردەوە. لە هاتنە دەرەوەدا سەگێکی بینی
کە کادە ئەن یەقتولها العەتەش و خەریکە تینوێتی لە ناوی دەبا زمانی دەرکێشا و هەناسەکانی بە ناڕەحەت بۆ دێ لە تینواندا چۆ ناوە ئەو ئافرەتە کە هێشتا ڕەحم و بەزەیی لە دڵیا ماوە. بەڕێزان گرفتی وڵاتی ئێمە گرفتی موسڵمانانی ئەمڕۆی ئێمەش ئەوەیە کاتێک خراپەیەک لە کەسێک دەبینین هەموو لەشی ڕەش دەکەین وا نازانین هیچ پەڵەیەکی سپی لەو مرۆڤەدا ماوە. نەخێر دەکرێ مرۆڤێک بە بارودۆخێکی ژیان تووشی گەورەترین گوناه ببێ خراپترین گوناهێک لە دوای شەریک بۆ خوا قەراردان لە دوای کوشتنی مرۆڤێک پەنا بەخوا تێکچوونی کۆمەلگایە شیرازەی خێزانە بەهۆی زیناوە. ئەو ئافرەتە زیناکار بوو بەڵام کاتێک کە دەبینێت سەگێک تینوێتی هێشتا ڕەحم و بەزەی خوا لە دڵیایەتی دەگەڕێتەوە ناو بیرەکە و بە پێڵاوەکەی ئاوی بۆ دێنە و بەدەمی سەگەکەیەوە دەکا و تێراوی دەکا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەو ئافرەتە سەرەتای کاری خێر دەستی پێکرد خوا گەورە هیدایەتیدا تەوبەی کرد وازی لەو فاحیشەگەریە هێنا ڕووی لە خوا کرد سەرنجام بە عاقبەت خێری مرد و خوای گەورە لە هەموو گوناهاکانی خۆش بوو چوە بەهەشتەوە. ئەمە فرسەتی ژیانە. ئەو پیاوەی لە فەرموودەکەدا هاتووە ئەو ئافرەتە داوێن خراپەی لە فەرموودەکەدا هاتووە ئەم هەلە هاتە بەردەمی خۆ دەیتوانی بڵێت جا من حەقم چێ بەسە سەگێکی بەڕەڵاو ئاواوە حەقم چێ بە سەریەوە وازی لێ بێنە و بڕوە ئەگەر بڕۆیشتایە ئەو دەرفەتەی لە دەست بدایە عاقبەتی خێر نەدەبوو دەرگای چاکەی لەسەر نەدەکرایەوە بە دڵنیاییەوە سەرنجام دەچووە جەهەنەمەوە چاو لێ ئەو ساڵەیان ئەوە تەواوی تەمەنی ئەو دەرفەتەی بۆ ڕێکەوت. جاوەرە مرۆڤێک ئەگەر سەگێک تینوو بێ و تێراوی کەی خوا ئەوە دەرگای ڕەحمەت لێ بکاتەوە ئەی ئەگە مرۆڤێک تینووی بێ ئەگە ئەوە مرۆڤ بێ سەگێک نەبێ بێ خاوەنێک نەبێ مرۆڤێک بێ گەورەترین دروستکراوی خوا تینووی بێ ئەگەر ئەو تینوەتی هی ڕوح بێ بەڕێزان خەڵکانێک هەیە ڕوحیان تینووە تۆ بە یەک وشەی جوان بە ئیزنی خوای پەروەردگار دڵی ئاو دەدەی بڕواتان هەبێ هەر یەکێک لە ئێمە لە ژیانە خۆی پەروەردگار تاقی کردوینەوە ناڕەحەتیمان هاتۆتە پێش یعنی سەرۆت و سامانی هەموو دنیا لەبەر دەستا بێ چێژی لێ نابینی سفرەکەی ماڵیشت زۆر ڕازاوەیە بەڵام ئەوەی لێرەدایە تاریک بوو هیچ گڵۆپێک ڕووناکی ناکاتەوە دۆستێک خۆشەویستێک وتارێکی جومعە کە لەبەر خوا دەچێ مزگەوت ئەچی چەند وشەیەکی خێر دەبیستی چەند قسەیەکی جوانت بۆ دەکا ئاوێک دەکرێت بە دڵی تینوددا واللهی ئەو فرسەتە لەوە چێ خوابی کاتر لێ خۆشببوونی تەواوی تەمەنت. لە فەرمودەیەکی تراکە لە صحیحی مسلمە هاتۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کەسێک بە ڕێگایەکە دەڕۆی ئیتر کە لە ڕێگادا دەڕۆی وەختێ بە خۆی زانی لقی دارێک شۆڕ بۆتەوە هاتۆتە تەواوی سەر ڕێگاکە خەریب و چاوی خۆی لێدا بە پەلە خۆی لادا تێپەڕی بەڵام گەڕایەوە وتی ئەم جارە چاوی منی کوێر نەکرد واللهی لەوە چێ کەسێک لە دوای منەوە بێ من ڕێگاکەم ئەم جارە بوو بێدا تێپەڕیم بەڵام با کەسێک لە دوای منەوە گرفتار نەبێ با کەسێک تووشی ئازار نەبێ چوو لە ماڵەوە تەورێک مشارێکی جوانی هێنا و ئەو لقەی کە زیادە بوو بەبێ ئەوەی زەرەر بە دارەکە بگەێنێ لقە زیادەکەی بڕیەوە ئەو زیانەی لە موسڵمانان و لە مرۆڤایەتی لادا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی خوا بەهۆی ئەو کردارەوە لێی خۆش بوو لە گوناهەکانی خۆش بوو ڕێگەی خێری بۆ کردەوە ڕووی لە خوا و چاکەویستی کرد و سەرنجامی بەهەشت بوو چاو لێ ئەمە فرسەتێکە و هاتۆتە بەردەمت. جا شێخ محەممەد صالح العوسەیمین لە شەرحی ڕیاض الصالحیندا لە شەرحی ئەم فەرمودەیەدا دەفەرمێ الطريق طريقان دوو ڕێگا هەیە طريق حسی ڕێگایەکی ئاشکرا هەیە ئەوەی کە مەبەستی فەرمودەکەی وەکو ئەو ڕێگای کە کابرا پێدا ڕۆی جەنابەت بە ڕێگایەکە دەڕۆی زۆر جابینیمانە شوشەیەک مناڵێک شکاندوێتی لەسەر جادەکە ئەمە هەلێک هاتۆتە بەردەمی تۆ ئەتوانی بە ئاسانی خۆتی لێ پارێزی نە ئۆتۆمبیلەکەی تۆ نە قاچی تۆ نە پێڵاوەکەی تۆ زەرەری پێ نەگا بەڵام ئەم هەلە دەتوانی بیشی قۆزیەوە دوو هەنگاو بگەڕێتەوە لەو لاوە سەتڵی خۆڵەکە هەیە دەستی بۆ بەری بیخیتە شوێنێکەوە هەمومان سەلامەت دەبین ئەو هەنگاوت بە فیڕۆ نەچوو ئەم هەلە هاتە بەردەمت دەفەرمێت طریقی دووەم الطریق المعنەوی ڕێگای ئەوەی کە نادیارە ئەوەی ڕێگای دڵە ڕێگای ئیمانە بەخوا ئەمڕۆ خەڵکی زۆر پێویستیان بەوەیە دڕکوداڵەکانی ڕێگای ئیمانیان لە بەردەما لابەرین ئەم خەڵکە تینووی ئیسلامەتیە ئیسلامیش ئاوێکی پاکە بەڕێزان ئەم ئاوە قەت پیس نابێ زۆر خەڵک دەڵە دینەکەیان تێکداوە قەت دینی خوا پیس نابێ ئیسلام سەرچاوەکەی لای پەروەردگارە پاک و پوختە بەڵام زۆر جار ئەو کەسەی کە بە حیساب ئیسلامەکە دەگەیەنێتە تینوەکان خەڵک تینووی ئیسلامە کاکە قاپەکەی پیسە ئەو دەفرەی ئاوەکەی تێدا دەگەیەنێ پیسە بۆی ئەوەی دەیخواتەوە لە زیاتی بۆی بێ بە شیفا تووشی نەخۆشی دەکا خەتای ئاوەکە نییە
خەتای ئیسلامەکە نییە، خەتای ئەو کەسەیە گەیاندی بە پیسی گەیاندی، دەستەکەی خاوێن نییە، بە حساب ئیسلام دەگەێنێ، بەڵام دەستەکەی پیسە، ئەو میکرۆبانی دەستی ئەچنە ئاوەکەەوە و مرۆڤە تینوەکە لە جیاتی تێراو بوون تووشی نەخۆشی دەکات، تووشی شیفای ناکە. جا ڕەحمەت لەو کەسەی کە دەرفەتێک دەخۆزێتەوە، کەسێک لا ڕێبووە تینوێتی بەخوا خەڵک هەبووی تینوی ئیسلامەتیە، بەخوا خەڵک ئەوەی کە تۆ دەیبینی بە دوور لە دینی دەزانی وەرە داینی شوێنە بەس بە زمانی شیرین، بەس ئاوە پاکەکەت خوا پیسی مەکە، یەکەم بەدڵێکی خاوێن تەنها لەبەر ڕۆزامەندی خوا، بۆ پۆست و پلە نا، بۆ تەماحی دنیا نا، بۆ ناو و ناوبانگ نا، بڵێ خوایە ئەم کەسە تینویەتی با بەم ئاوی ئیمانە دەرونی ئاودەم، وەڵڵاهی ئەویش تێر دەخواتەوە، ڕێگای ڕاستیش دەگرێ و خوای گەورە تۆ دەباتە بەهەشتەوە. ئەم ڕێگایە کابرا لقێکی لەسەر لابر خوا لێ خۆش بوو، ئەی تۆ لقی سەر جەهەنەم ڕێگاکانی جەهەنەم داخێ و ببی بە کلیلی کردنەوەی دەرگای خێر لە سەر بەهەشتی خەڵک ئەبێت چ بەرەکەتێکی خوای پەروەردگار بێ. بۆیە ئەم دەرفەتانەی ژیانن، بەڵێ مامۆستا زایدزانە لە لاپەڕەی نەوەتی ڕێگەی ژیاندا ئەو کتێبە زۆر بە نرخە عەرزمکردن بخوێنەوە ڕێی ژیان، لاپەڕەنەوە دەڵێ هەموو مرۆڤێک ساڵی 3-4 دەرفەتی زێڕینی بۆ ڕێدەکەوێت. جاری وایە دەرفەتەکە بەڕێزان بریتێ لەوەی کەسێک ئیشێکی بە تۆیە، وەڵڵاهی بەس بەدەمیەوە بچۆ بڕوات بێ سەرۆت و سامانت کەم ناکە، وەڵڵاهی خوا قەرەبووی کاتەکەت بۆ دەکاتەوە، بڕواتان بێ بەرەکەت دەکەوێتە ئیش و کار و ماڵ و منداڵتەوە، حەزیش دەکەی گوێی مەدەیە هەر جوابیشی مەدەوە، خوا دەرگا لەو حەد دەکاتەوە، تۆ نایەکێکی تر ئەم دنیاە لەسەر کەسمان پەکی نەکەوتووە، وەڵڵاهی هیچ مرۆڤێک وا مەزانە ئێستا من قسەی خێر لەم کەناڵە نەکەم، ئەم دەرگادا دەخرێت ناوەڵڵا خوا دەیان کەسی تر دەنێرێ، بەڵام ئەم فرسەتە ئێستا بە نسیبی من بوو لەم ساتە وەختەدا لەگەڵ ئەم برا خۆشەویستانەدا بە دیار ئەو کامیرەیەوە هەلێکە 4 کەلیمەی خێر بگەینە دڵێکی تین و ماڵێکی پێ ئاوەدان بکەینەوە، ئەم هەلە هاتۆتە بەردەستمان، ئەگە قۆستمانەوە ئەوە فرسەتەکەمان لە دەست نەدا هاتە بەردەممان، هەفتانە دێتە بەردەممان، ئەمە فرسەتێک هاتە بەردەمی تۆ ئێستا شاشەی کەناڵی دیمەنت کردوێتەوە، ئەم قسە خێرانە دەبیستی، باسی قورئانە فەرمودەیە، ئێستا بەدلە درێژەی ئەم پرۆگرامەدا ئیشاڵڵا شتی زۆر نوێ و تازە دەبیستی، ئەم فرسەتە لە دەست مەدە، کەناڵەکە مەگۆڕە مەیخەسە شتێکی بێسوود، کۆمەڵە شت کە یعنی نەسوودی دنیای هەیە نەسوودی قیامەتی هەیە، دەرفەتەکە بەدەستی خۆتە، کۆنتڕۆڵەکە بەدەستی خۆتەوەیە لە دەستی مەدە. جاری وایە هەلی ژیان یەک نایە، یەک نا، یەک جار بدوتانە ئێستا تۆ نێرگەلە کێژ نەدەبووی، یەک جار بە هاوڕەیەکت بۆ دوتە من بە حەیاتی مادەی هۆشبەر نەک بیری لێ ناکەمەوە، دەستی لێ نادەم هەر بیریشی لێ ناکەمەوە، بەس نایەکی دەویست، کچێکە یەک جار گورێک ئاسایەک دەوێت پەیوەندی پێوە بکە، بەس یەک نایبووتە لە تەمەنیە، وتان نا من باوکو دایکم هەیە، ماڵی باوکم دەرگایەکی ئەیە، ئەگە تۆ بە تەمای لە فەیسبوک و لە سۆشیال میدیا و لە ڕێی مۆبایلەوە من دەرگا بۆ خەڵک ناکەمەوە، وەرە لە دەرگا ماڵی باوکمدا بە شەریعەتی خوای پەروەردگار و بە عورف و عادەتی باب و باپیرانی ڕەسەنی کوردەواریم وەرە ژوورەوە، بەس ئەم کچە ئەم نایبوو تا هەموو ژیانی بەختەوەری دەبوو. کوڕێک کەسێک بانگی دەکا بۆ ناشەرعیەک، بۆ شتێک کە دین نەهی لێ کردووە، دابوو نەرید نەهی لێ کردووە، ئادا بە کۆمەڵایەتیەکان نەهیان لێ کردووە، بەس یەک جا بە هاوڕەکانی بوتیان نا بەس ئەو نایە بەست بوو، بڕواتان هەبێ ئەو نایە بەست بوو، ئەو نایە هەلی ژیان بوو، دەرفەتی ژیان بوو، دەتخۆستەوە. بانگی پڕبەرەکەتی عیشایە و ئێمەش بۆ ئەوی وەڵامی بانگەکە بدەینەوە و پشوێک بدەین بە جەنابیشتان، ناوبڕێکی کورد وەردەگرین و ئینشاءڵڵا دوای وەڵامدانەوەی بانگی پیرۆزی عیشا دێنەوە خزمەتتان. بسم الله الرحمن الرحیم. دوای وەڵامدانەوەی بانگی پڕبەرەکەتی عیشا الحەمدوللیلا هاتینەوە خزمەتتان و درێژە بە پرۆگرامی کلیل دەدەین. وتمان ئەو دەرفەتانەی کە لە ژیانە دێتە بەردەمی هەر یەکێک لە ئێمە ساڵی 3 جار 4 جار دەرفەتێک هەلێکی زێڕین دێتە بەردەمی هەر یەکێک لە ئێمە با لە دەستی نەدەین. ئەوەی دوای بارانی پەڵە فرسەر نەهێنێ و نەچێنێ هاوینی بێخەلە و خەرمانە. ئێستاوەتانە کاتی بارانی پڕ بەرەکەتی پەڵەیە لە وەرزی پاییزدا، ئەگە بارانی پەڵە باری هەر کەسێک فرسەد نەهێنێ، خێرا زەویەکەی نەچێڵێ، گەرمەکەی نەچێنێ، دانەوێڵەکە نەچێنێ، بە دڵنیاییەوە کە وەرزی هاوین هات خەلە و خەرمانی نابێ، ئەبێ گلەیی لە خۆی بکە، چونکە فرسەتەکە هاتە بەردەمت، فرسەتەکە هاتە بەردەمی هەر یەکێک لە ئێمە کە هەمومان جوتیاری ڕێگەی ژیانین. کاتێکەوە بارانی پەڵەیدا ئەبێت تۆ فرسەت لەدەست نەدەی،
بە دڵنیاییەوە هەوڵ بدەیت کە زەویەکەت داچێنی بەو دانەوێڵە بە سوودەی بە ئومێدی ئەوەی کە خوای پەروەردگار بەرەکەتی تێبخا لە بەڵابی پارێزێ، هەروەها لە هاوینە خەلە و خەرمانێکی پڕ بەرەکەت هەڵگری. ئەگەر داشت چاند بژارت کرد وریای بووی لە کاتی دروێنەی خۆیدا نەدووریەوە دیسان ڕنج بە خەسار دەبی. ئەوەش بابەتێکی گرنگە. زۆر کەسێ بەرهەمدا دەچێنێ دەگاتە وەختی پێگەیشتن بەڵام نایدوورێتەوە. ئەبێ وریابین ئەو کار و کردوانەی کە دایدەچێنین بە ئیزنی خوای پەروەردگار خەرمانەکەی لەو سەرەوە نەسووتێنین، خەرمانەکە بەجێ نەهێڵین هەتا با دەیوەرێنێ و لە سنووری خۆی زیاتر وشک دەبێ و بۆ خۆی گوڵەکان دەکەونە سەر زەوی و خەسار دەبن. کانی و ئاوی سازگار ئەگەر هیچ باخوبێستانێکی پێ ئاو نەدرێ بەداخەوە ئەو ئاوە جوانە بە هەدەر چووە. ئێستا هەمومان لە گرنگی بەنداو تێدەگەین. ئەو ئاوەی کە لە زستانە، ئەو بارانی ڕەحمەتە، ئەو بەفرە جوانە، ئەو تەرزەیە دێتە خوارەوە. ئەگەر هەروە بڕوە زۆر جازیان دەگەێنێ ئەبێتە لافاو. بەڵام ئەگەر بەنداوێک لە شوێنێکا کۆی کردەوە ئەم بارانی ڕەحمەتە هەم نابێتە لافاو، ئەمیش دەیەها کێڵگەی پێسەوز دەکرێ، باخ و باخاتی پێ ئاو دەدرێ. کەواتە ئاوەکە چەندە سازگار و بە نرخ بێ، ئەگەر باخ و باخاتێکی پێ ئاو نەدرێ لە دەستمان چووە. زانایانی ئیسلام، مامۆستا بەڕێزەکانی ئێمە مەلاکانمان زۆر زانابوون، بەڵام بەداخەوە زۆری هەرە زۆریان مردن بەرهەمێکیان لە دوای خۆیان بەجێ نەهێشت. بەڵام پیاوێکی وەکو شێخ مەعروفی نۆدەهی کە لە هەموو زانستێکا بە شعر کتێبێکی لەو زانستە ئیسلامیانەدا هەیە، پیاوێکی وەکو مامۆستا شێخ محەممەدی خاڵ، کەسێکی بلیمەتی وەکو مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسی بیارە، ئەمانە تا ئێستاش و تا قیامەتیش بەویستی خوای پەروەردگار لە ناو موسڵماناندا هەمیشە زیندون بە بەرهەمەکانیان. یعنی مەبەستمان لە ئاوەکە عیلم و زانیاریەکەیە کە نووسرایەوە کە کرا بە کتێب گوڵ و گوڵزاری لێ بەرهەم هات، باخ و باخاتی لێ بەرهەم هات. بەخوا گەنجەکانی ئێمە، ئەو گەنجە جوانانەی کوردستانی خۆمان، گەنجە جوانەکانی هەر وڵات و هەر گەل و نەتەوەیەک لە نیشتیمانی خۆیدا، لە ناو گەل و نەتەوە و کەسوکاری خۆیدا ئاوێکی بە نرخن، ئاوێکی سازگارن، بەهرە و توانان. بەڵام حەیف بەداخەوە بەهرە و توانای گەنجەکانمان بە نێرگەلە و کافتریاکان بەزایە چوو، سوودی لێ نەبیندرا، باخ و باخاتێکی جوانی پێ بەرهەم نەهات، بە دووکەڵ سینەی سپیان ڕەشکرا، دەرفەت ئەفەوتێ و ئەچێت بەڕێوە تا تەنور گەرمە نانی بەپێوە. بەخوا تا تەنوری تواناکانت گەرمە. هەر یەکێک لە ئێمە لە زەمنێکی ژیانیا تواناکانی زۆر گەرم و گوڕن، زۆر حەزت پێیەتی، دڵت ئاواتی بۆ دەخوازێ، گەشە لە لاشەتا هەیە، تەنورەکە گەرمە، تواناکانت گەرمن. تا تەمەنەکەت گەنجێتیە و تەمەنی چالاکیە، تا نەچوویە پیریەوە و خەوەنووسکە زۆری بۆ نەهێناوی، چاوەکانت کەس نەبوون، ئەژنۆکانت ئازاریان نییە، پشتن نەچەماوەتەوە، ئەم تەنورە گەرمەی گەنجەتیت، ئەم گوڕ و چالاکیە بە هەدەر مەدە، سوودی لێ ببینە. ئەو بەهرانەی خوای پەروەردگار پێی داوی، هەر مرۆڤێک بەهرەکە زۆر گەرم و گوڕە، ئەگەر بەکارت هێنا زیاد دەبێ، گەشە دەکا، بەرەکەتی تێدەکەوێ. بەڵام هەر ئەو بەهرەیە بەکاری مەهێنا، سوودی لێ مەبینە، بۆ کەس قازانج نەگەیەنێ، بڕواتان هەبێ بەهرەکە دەپوچێتەوە، سار دەبێتەوە. تا بەهرەکانت گەرم و گوڕن بیان بەخشە، خزمەتیان پێ بکە. تا ماڵ و سەرەت و سامان و هەبووی، بازاڕەکە گەرمە، گیرفانت گەرمە، با دەستت گەرم بێ لە بەخشینە، چونکە دڵنیابن، هەمومان دڵنیابین لەو ڕاستیە خۆشەویستم، توانە، تەمەن، بەهرە، هەبوونی هەمووی سار دەبێتەوە. ئەم تەنورە سار دەبێتەوە بە دووشت، بە لەدەستدانی. هەر یەکێک لەوانە معەڕەزە لە چەند چرکەیەکە لە دەستی بدەین، هەندەمان مێنێ. دووەمیان کە حەقیقەتێکە و کەس ناتوانێت نکولی لێ بکە، بەهرەکانی توانە، تەمەن، هەبوونی هەمووی بە ساربوونەوەی لاشەت بە مردن کۆتاییان پێدێ.
ئەو کاتە کە لە قیامەتە لێپرسینەوە هەیە دەفتەرەکەت داخرا و بەهرەی زۆر لە بەردەستا بوو چاکەت پێ نەنووسی بەڕاستی حەسرەت و ئاخ هەڵدەشێشی بۆ ئەو تەمەنەی لە دەستت چوو حتا دەرفەت دەفەوتێ و ئەچێت بەڕێوە تا تەنور گەرمە نانی بە پێوە فرسەتە لە دەستە دەچێ بە دڵنیاییەوە یان بە لە دەستدانی یاخود بە مردن تەنورەکەی ژیانت سار دەبێتەوە و فرسەتەکانت لە دەست چوون ژیان فرسەتە ئەگە تۆ کلیلێکت پێ دەرگایەکی داخراوی پێ بکەوە کە ژوورەکە پڕی لە شتی گرانبەهایە بۆ تۆ بۆ هەموو خەڵکی ژوورێک هەیە ئەم ژوورە پڕە لە شتی گرانبەها هەم خۆت پێی خەنی دەبی و سوودمەند دەبی هەم کەسانێکی زۆریش بەهرەمەند دەبن بەڵام کلیلەکەی بە تۆیە ئەگە دەرگاکە تۆ نەیکەیتەوە نەخۆت سوودمەند دەبی نە ئەو هەموو خەڵکەش سوودمەند دەبن دەیتخوا فرسەتی ژیانە فرسەتی تەمەنە کلیلەکە دراوەتە دەستی تۆ بەکاری بێنە حەیفە ئەم هەلە لە دەست دەی حەیفە ئەم فرسەتە لە دەست دەی و ئەو دەرگا خێرە نەکەیتەوە خۆشەویستان ئاو بە نرخەیان نە هیچ کەس لاری لەوە نییە ئاو یعنی ژیان ئەی ئەو خاکە ئەم خاکە بە پیتە کە هەموو شتێکمان پێشکەش دەکا کە لە سەری دەژین کە دوای مردنیش لە ئامێزمان دەگرێتەوە خاک بە نرخەیان نا بە دڵنیاییەوە زۆر بە نرخە بەڵام ئاو بە تەنیا هیچی پێ ناکرێ خاکیش بەبێ ئاو هیچی پێ ناکرێ ئەی ئەگەر ئاو و خاکمان تێکەڵاو کرد بە ئاوەکە خاکەکەمان تێراو کرد یەکسان دەبێ بەچی ئاو زائیدەن خاک یەکسانە بە گوڵ و گوڵزار بەرهەم دێ ئەم نمونەیە لەسەر ئەوە دێنمەوە کەسانێک هەیە سەرۆت و سامانیان هەیە ئەم سەرۆت و سامانە ئاوەکەیە کەس نەڵە سەرۆت و سامان و پارە هیچ نییە نەخێر ئاوێکی پاک و بە نرخاگە بە حەڵاڵی پەیدا کرابێ و لە ڕێی کاری حەڵاڵ و جوانە سەرف بکرێ ئەی خاکەکە گەنجێکە کە ئیش دەکا بەخوا حەزی بە تەمەڵی نییە بەڵام هەلی کاری نییە چەند جوانە ئەو سەرمایەدارە بێنێ کارگەیەکی گەورە بکاتەوە بەدەیان گەنجی وڵاتەکەی ئێمە ڕۆژانە نانی حەڵاڵی تیا پەیداکەن وزە و تواناکانیان لە خێرا سەرفکەن چاولێ ئاوی پیاوە دەوڵەمەندەکە سەرۆت و سامانەکەی خاکی گەنجەکانی ئێمەی پڕ کرد لە گوڵ و گوڵزار گەنجێکە حەزی بە خوێندنە وەڵی کەسێکی زانای لێ دەردەچێت دواتر ئەبێتە خێر و بەرەکەت بۆ خۆی بۆ کۆمەلگاکەمان دەیان گرفتی کۆمەلگاکەمان لەسەر دەستی ئەم گەنجە لەوە چێ بێتە پزیشکێکی بەتوانە ئەندازیارێکی شارەزا دادوەرێکی دادپەروەر پارێزەرێکی بە ویژدان و بە سەلیقا بەڵام داخی گرانم گیرفانەکەی بەتاڵە نەبوونی و هەژاری ماڵەباوکە هەژارەکەی نایاڵێ بخوێنێ ئاوی پیاوە دەوڵەمەندەکە کە سەرمایەکەیەتی چەند جوانە بەم گەنجە بڵێ خەمی ژیانت نەبێت تۆ بڕۆ بخوێنە حتا خوێندن تەواو دەکەی من پێداویستەکانی ژیانت بۆ دابین دەکەم تۆش دوایی مرد بە قەرزی من بەوە بدەوە ئەگەر گەیشتی بە پۆست و پلە و پایە و موچەیەک و نانێکی خۆت تۆش یارمەتی قوتابێکی هەژار بدەوە کەسێکی تر پێ بگەێنە داخیدا خانم ئێمە خێرەومەند بە چێ تێگەیشتوین بەو کەسەی سوالکەرمان بۆ دروست دەکا ئێمە وا تێگەیشتوین دەوڵەمەند ئەو کەسەیە کە سوالکەر دروست دەکا ڕەمەزانان ساڵانە هەندێک فەقیر و هەژار سەرە دەگرن یەکی 50,000 و 40,000 و 100,000یان دەداتێ ئەمانە فێری سوالکردن دەبن بەهرەکان دەمرێنێ کاکەوە خێرەومەند نییە وەڵی خێرەومەندی ڕاستەقینە ئەوەیە زەکاتە شەرعیەکەی کە لە ماڵەکەیدایە و ماڵی ئەو نییە و خی گەورە دایناوە خێر و خێراتەکەی دێنێ کەسانێکی پێدەخاتە سەر کار واتە مرۆڤانێک کە دەستی کاریان هەیە کە هیممەتیان هەیە کە دەرونیان پاکە کە حەزیان لە دەستپانکردنەوە نییە بەڵام ئیشیان نێدان خێت سەر ئیش بەخوا ئەمە خێر و خێراتە ئەو گەنجە جوانانەی بەتوانانەی زیرەکە بلیمەتانەی کە بەس هەژاری ڕێگرە لە بەردەمی خوێندنیان پێ تەواو دەکا ئەوە خێرەومەندیە ئەوە خێرەومەندیە ئەوە ئاو زائیدەن خاک یەکسانە بە گوڵ و گوڵزار بۆیە پەروەردگار لە سوورەتی قاف لە ئاەتی 9 بۆ 11 تکاتان لێ دەکەم زۆر لە خزمەت قورئان دابن کتابەکەی خوای پەروەردگار کە لە ئەڵڵاهوە سوبحانەه وتەعالە بە جوبریلی ئەمینە وەسەر خاتەمی پێغەمبەران محەممەد صلی الله عليه وسلم هاتۆتە خوارەوە بە ئەمانەت گەیشتوتە دەستی ئێمە تا قیامەت دەمێنێ ئەم قورئانەیە بیخوێننەوە بەڵام دەرسی تخوا ژیانی لێوەرگرن تخوا قورئان با بەس بۆ دەنگ خۆشی بەکارهێنان نەبێ
بەس بۆ زۆری لەبەرکردن نەبێت کە ئەمانش بەرەکەتن ئەمانش دڵ ئاو دەدەن تینوێتی دەشکێنن بەڵام تخوا بە بۆ ژیانمان بەکاری بێنین با بچینە خزمەت سوورەتی قاف ونزلنا من السماء ماء مباركا فأنبتنا به جنات وحب الحصيد والنخل باسقات لها طلع نضيد رزقا للعباد وأحيينا به بلدة ميتا كذلك الخروج هالوردقادة فرمي ونزلنا من السماء ماء مباركا لأسمان وبارانك برخير وبركة مع النار تخواروا مباركا يعني خيرا كثيرا أو باراني لأسمان وديت خواروا حموي خير وبركته خيركان وبركتكان يقجار زورن باش بو خير وبركته سيئاتك كان لدعاء ودا بو فأنبتنا به جنات وحب الحصيد چونکە بەهۆی ئەو بارانەوە بارانەکە بۆ بەرەکەتە بەرهەمەکەی لەسەر زەوی دەبینن دەیەها باخ و باخات و گوڵ و گوڵزاری تیا ئاوداوە و دروست بووە ئەگەر ئەو بارانە نەبووە ئەو باخ و باخاتە نەدەبوو ئەگەر ئەو بارانە نەبووە دانەوێڵەیەک کە دروێنە دەکرێ و کاودانی هەیە حەب الحەسید ئەوەیە وەکو گەنم و جۆ و دانەوێڵەکان ئەو بەرهەمە نەدەبوو بۆیە قورئان دەفەرمێ والنەخلە باسقاتین دارخورماکان کە هەڵچوون بە ئاسماندا کە ڕۆیشتون بە ئاسماندا لەها تەلع نەضید هێشویان گرتووە پڕە لە خورمای تەڕ و جوان دواتر ئەم هێشوە خورمایە دەکرێتەوە حەدی شیرینە سەیریکەی هەم بەتام و چێژە هەم جوان و ڕەنگینە دەفەرمێ ریزقا للعیباد ئەم بارانەکە لە ئاسمانەوە پڕخێر و بەرەکەتە داباری باخ و باخات گوڵ و گوڵزار دار خورما پڕ لە خورماکانی هێنایە بەرهەم ئەمە هەموو ڕزق و ڕۆزیە لیلعیباد بۆ هەموو بەندەکانی خوا لێن ناپرسێتەوە کافری یان موسڵمانی هەمووی لێی دەخوا کەواتە ماڵێک ماڵ و سەرۆت و سامانەکە وەکو بارانی ئاسمان کە هاتە خوارەوە خێر و بەرەکەتی هەبێ گوڵ و گوڵزار لە وڵاتەکەمانە بەرهەم بێنێ باخ و باخات بچێنێ دانەوێڵەمان بۆ بەرهەم بێنێ ببێتە ڕزق و ڕۆزی سفرەی ڕەحمەت بێ و بە سەدان و هەزاران خەڵک لەسەری بخوا وأحيينا به بلدة ميتا أو بارانە بۆیە خوا دەفەرمێ مبارەکە چونکە زەوی مردوو و زیندوو دەکاتەوە ئەو زەویە مردووە ئەوە تا لە پاییزان مردووە کە بارانی پەڵە دەدا ئەو گژوگیایە شین دەبێ هەموو تۆمەکە دەتەقێ و سەوز دەبێ و دێتە دەرەوە ئەبێتە ڕەحمەت و بەرەکەت بەخوا بە ماڵ و سەرەت و سامانەکەت دەتوانی دڵە مردووەکان زیندووکەیەوە زۆر خێزان هەیە هەژاری دڵی مراندون زەردەخەنەی لەسەر لێو هەڵگرتوون بەخوا بارانەکە دەبینی چۆن دەبێتە مایە ڕەحمەت و گوڵ و گوڵزاری بەهاریمان بۆ دروست دەکا بە بەرەکەتی خوای گەورە ئاوا کە تۆ یارمەتی ئەو هەژارە ئەدەی کە زەردەخەنە لەسەر لێوی تۆراوە کە فرمێسک بەرچاوی گرتووە لەبەر قەرزاری لەبەر نەخۆشی لەبەر هەژاری لەبەر داماوی لەبەر کرێسیەتی و بێ ئەنوایی کە تۆ بە ماڵە حەڵاڵەکەت یارمەتی ئەدەی وەڵڵی ئاوا زەردەخەنە دەکەوێتە سەر لێوی وەکو گوڵ و گوڵزاری بەهار ئەو دەم و چاوە دەکرێتەوە قورئان دەفەرمێ ئەگەر دەتەوێت بەرەکەت داربی وەکو بارانی بەهار ئاوا دڵە مردوەکان ماڵە مردوەکان بژێنەوە كذلك الخروج دەرسی عەقیدەشی لێ وەرگرە ئێوەش لە قیامەتە ئاوا زیندوو دەبنەوە چۆن ئەو گژوگیایە بۆتە پوش لە پاییزە دواتر بارانی بەسەرا دەبارێ و جارش کە زیندوو دەبێتەوە ئێوەش لە قیامەتە دوای مردنتان ئاوا زیندوو دەبنەوە و ژیانی ئێوەش وەکو ئەو گژوگیایە وایە سەرەتا هەم مناڵێکی بچووکی وەکو چڵەجیایە کە دێتە دەرەوە لاڕ و لاواز بێتوانە هەموو بایەک بەم لاولایە دەیخا دواتر وردە وردە گەورە دەبێ قەد و قیافە دەکا هێز و گوڕی هەیە دواتر بەرهەم دەدا گوڵ دەکا بەڵام دواتر چی لە ڕوو لاواز دەبێتەوە وشک دەبێت دەبێتە پوش و دەکەوێتە سەر زەوی عینی مرۆڤەکە منداڵەکە گەورە دەبێ هێز و دوانە پەیدا دەکا ئەبێتە گەنجێک ئەم گەنجە ژندێنێ کۆرپە دەخاتەوە وەچە دەخاتەوە واتەوەکو گوڵەگەنمەکە بەرهەمیدا دواتر پیر دەبێ لە ڕوو لاواز دەبێ ئەبێتەوە خاک و خۆڵ و ئەخرێتەوە زەویەوە كذلك الخروج دەرسی عەقیدە و ژیان وەرگرە ئەمە هەمووی بەخوای پەروەردگار دەکرێت هەر دەرگایەک خۆشەویستان بە کلیلی خۆی دەکرێتەوە دەرگای وا هەیە بە چاو دەکرێتەوە ئێستا لەم سەردەمە پێشکەوتی تەکنەلۆژیادا دەرگا هەیە لەگەڵ گلێنەی چاوی تۆدا ڕەبت کراوە واتە هەموو مرۆڤەکانی سەر زەوی چاویانی پێوە بنێن دەرگاکە ناکرێتەوە کە تۆ چاوت خستە سەر ئەو قاسەیە سەر ئەو شوێنی دەرگایە یەکسەر دەرگاکە بۆ خۆی دەکرێتەوە
مرۆڤی واشەیە بە یەک ڕوانین دڵی دەکرێتەوە، یەک ڕوانینی میهرەبانانەی خۆشەویستانە دڵی ئەو مرۆڤە دەکاتەوە، دڵەکەی کلیل درابوو دەیکاتەوە. دەرگای وا هەیە پەنجەی بخەسەر، ئەین دەستی بخەسەر بە پەنجەکانی دەستت کۆتەکە وەردەگرێ و دەکرێتەوە. دڵی واش هەیە، سینەی وا هەیە، دەستی بخەسەر بە ئیزنی خوای پەروەردگار ئەو دڵە دەکرێتەوە. گەنجێک دێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، عەرزی دەکای پێغەمبەری خوا ئیزنم بدە زینا بکەم. خەموشێ زۆر قورسە لە خزمەت ئەو پێغەمبەرە پڕ حەیا و حرمەتەدا لەبەر چاوی کۆمەڵە سەحابیدا. ئیزنم بدە ئارەزوەکانم زۆری بۆ هێناوم ئەمەوێت لەگەڵ کەسێکە زینا بکەم. پێغەمبەر صلی الله علیه وسلم سەیرەکە، سەحابەکان بە شێوازێک سەیریەکەن، تووڕە و پەستن لێی ئەم بێ ئەدەبیە لە خزمەت خاتەمی پێغەمبەراندا کراوە. بەڵامیشی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەیە دەرگا داخراوەکان، دڵە داخراوەکان بکاتەوە. بۆیە بە زمانی خۆی دەیدوێنێ، پێی دەڵێ عەقڵی دەکاتەوە، پێی دەڵێ ئەتەڕضاه لئومک، کاکی جان تۆ وەرە من چەند پرسیارێکت لێ دەکەم، دوایی ڕێگا دانیان نەدان ئەمان بەدەست خۆتە. ئەڵێ بەڵێ پێغەمبەری خوا دەفەرمێ ڕازی خەڵک زینا لەگەڵ دایکتا بکە؟ چەند چرکەیەک بچوورکە بە لە شیادێک کە باسی دایکی بکە، دەڵێن نا بە هیچ شێوەیەک. ئەتەڕضاه لئوختیک، ڕازی خەڵک زینا لەگەڵ خوشکەکە تا بکە و بچێ پێ ڕابێرێ و دواتر بتفڕێداتەوە؟ نای پێغەمبەری خوا چۆن غیرەتم قبوڵ دەکا خەڵک لەگەڵ خوشکما زینا بکە؟ بۆ پورت، بۆ ئامۆژنت، بۆ خاڵۆژنت، بۆ کەسەکانت ئەڵێ نەخێر بە هیچ شێوەیە قبوڵم نییە، غیرەتم ڕێگەم پێ نادا و ئەو کەسانە هەر دەکوژمەکە کاری ئەوە بکەن. دەفەرمێ دەی گەنجی بەڕێز، ئەو ئافرەتەی تۆ زینای لەگەڵ دەکەی، یان دایکی کەسێکە، یان خوشکێتی، یان پوریەتی، یان ئامۆژنێتی، یان خاڵۆژنێتی کەسێکی بنەماڵەکەیەتی، تۆ چۆن قبوڵن نییە کەرامەت و ڕێزت بشکێندرێ، خەڵکیش ئاوا قبوڵیان نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو دەستە مبارەکەی دێنە دەیخاتە سەر سنگی گەنجەکە، دەفەرمێ اللهم طهر قلبه وحصن فرجه، یا ربی خوایە دڵی ئەم گەنجە پاکەیتەوە، خوایە داوێنی لە حرام بپارێزی و داوێن پاشیکەی. ئەم دوو وشەیە چەند گرنگە بەڕێزان، هەموو کۆمەڵ ناسان، هەموو دەروون ناسان ئەبێت لە فەرمودەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم فێری ئەوە بن چۆن ئامۆژگاری خەڵک دەکەن. ڕۆڵی ئاین لە کۆمەلگادا زۆر گرنگە، ئاینی ئیسلام مەبەستمە. ئیسلام دڵ پاک دەکاتەوە، چونکە کە دڵ پاک بوو بەخوا داوێنیش پاک دەبێت. فەرمودەکە ئەوەیە، دوعاکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەستی خستە سەر سینەی فەرمووی اللهم طهر قلبه وحصن فرجه، یا ربی خوای پەروەردگار دڵی پاک و پوخت کەی، ئەم پیسیە لە دڵیا لابەری، ئەم بیرکردنەوە خراپە داوێنیشی پاک و پوخت کەی. یعنی کە دڵ خاوێن بوو داوێن خاوێن دەبێت، چونکە ئەوەی کە مرۆڤ تووشی داوێن پیسی دەکات و لە ڕوویەوە پەرژین بێ، ئەوە بیرکردنەوەی مێشک و دڵە، ئەوە یەکەم جار ئەوەندەی بیر لێ کردوێتەوە هەنگاوی بۆ دانێ. ئەگەر دڵەکە پاک بوو داوێن پاک دەبێت. بۆیە ئەو ئیشی مسلمان ئەوەیە دڵی خەڵک پاکاتەوە، وەکو پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم. ئیسلام زۆر گرنگە بۆ کۆمەلگا، دەرسی ئاین زۆر گرنگە بۆ کۆمەلگا. ئەوە تا بەو هەموو جوهدی پۆلیس و ئاسایش و بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان کە لەشیان ساغ بێت شەو و ڕۆژیان خستۆتە سەر یەک، ئەوە تا ڕۆژ بە ڕۆژ جێگەی داخە لە وڵاتی ئێمەدا لە کوردستانی خۆشماندا ئەوانەی لەسەر مادەی هۆشبەر دەگیرێن، هەم بازرگانی پێوەکردن، هەم بەکارهێنانەری زۆرتر بوون، هەر ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات. یعنی چەندە تۆ تونند و تیژی لەگەڵ بەکاربێنی، بیگرە بیدە بە پۆلیس و دادگا، زیندانی بکە، لە زیندانە هەیە فێر دەبێ خراپتر. بەڵام ئێگە دڵت پاکردەوە، ئەگەر دڵەکەی پاک بوو هەر خۆی بەلایدا ناڕوە. ئەوە تا من و تۆی مسلمان بە فەزلی ئەم ئیمان و ئیسلامە وەلیلای الحەمد والمینە هەموو دنیامان بدەیتە هەر قێز دەکەینەوە، دەست لە شوشە عەرەقێک دەین، هەر دەست لە مادەیەکی هۆشبەر دەین، چ جای ئەوەی بەکاری بێنین. یعنی بمرین لە برسانانانی ئەو بەزمەمان پێ ناخورێ، ناتوانین هەر نزیکی بینەوە بیری لێ بکەینەوە، بۆ چونکە دڵمان پاک بۆتەوە، چونکە مێشکمان پاک بۆتەوە. بۆیە ئیسلام دەڵێ وەرە دڵی خەڵک پاکەوە، ئەمجا داوای داویان پاکی لێ بکە. ئیشی تۆ دڵ خاوێنکردنەوەیە. ئیسلامی ڕەحمەت وەکو خۆی کە خوا ناردوویەتی بە پێغەمبەری ڕەحمەتدا صلی الله علیه وسلم، ئیشی دڵ پاکردنەوە و شتنەوەیە، نەک ناردنی لەعنەت و نەفرەت بۆ خەڵکێک کە بەلاڕێدا ڕۆیشتووە. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم گەنجەی دەرنەکرد، نەفرەتی لێ نەکرد،
نەیفەرموو لەعنەتی خوا لەوێ بۆ خۆت و بیرکردنەوە، نا اللهم طهر قلبه، یا ڕەبی خوا دڵی پاکەیتەوە. هەروەها دڵی پاک کردەوە و بە پرسیارەکان کلیلەکە هات و دڵی کردەوە کە زینا چۆن لەگەڵ دایک و خوشکی خەڵکان نابەجێیە، ئەو ئافرەتانی تۆش زینایان لەگەڵ دەکەی، ئەوانەش وەکو دایک و خوشکی خۆت بە تەماشایانکەی. بەڵام عەرزم کردن هەر دەرگایەک بە کلیلی خۆی دەکرێتەوە. یعنی ئێستا فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ هەموو کەس ناگونجێ. دکتۆر عەمرو خالید کە بانخوازێکی جیهانیە و زۆربەتان وتارەکانتان لە ئینتەرنێت و لە تەلەڤیزۆنەکانە بینیوە، ئەڵە جارێک لە فڕۆکەدا بووم سەفەری ئەوروپام دەکرد، گەنجێک لە تەنیشمەوە سەیری گۆڤارە بێڕەوشتیەکانی دەکرد، یعنی کۆمەڵێ وێنەی تێدا بوو نەشیاوە بۆ تەماشاکردن و قسە لەسەرکردن. ئەڵێ بە فرسەتم زانی ئەمە فرسەتێک هاتوۆتە بەردەم و ویستم قسەی خێری بۆ بکەم، بیرم کردەوە ئەمە بەدووی یعنی کاری بەدڕەوشتیدا دیارە وێڵە، چونکە ئەو گۆڤارانە تەماشا دەکە و ئەو وێنانە تەماشا دەکا کە هەمووی بەرەو بەدڕەوشتی ڕۆیشتون. ئەڵێ ویستم نەسیحەتی خێری بکەم و ئەم فرسەتە لە دەست نەدەم، پێم وت ئەمە بابەتی زینایە، ئەم بابەتی داوێن پیسێ، وتی بەڵێ، وتم تۆ حەز دەکەی خەڵک زینا لەگەڵ دایکتا بکە؟ عینی حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتم لەسەر ئەو تەطبیقم کرد. ئەڵێ وڵامەکەی شۆکی کردم، وتی زۆر ئاساییە، دایکیشم مافیەوەی هەیە ئازادە لەگەڵ هەر پیاوێکا بۆ خۆی ڕابێرێ. وتم خوشکت ئازادە و حەزەکەی خوشکت ئازاد بێ و زینا لەگەڵ هەر کەسێکا بکە، وتی خوشکم لەگەڵ دایان کەسا خەوتووە، منیش لەگەڵ دایان کشا خەوتوم، هیچ ئیشکالی لەسەر نییە، مادام زۆری لەسەر نەکراوە و بە ئارەزووی خۆیەتی زۆری احتیادیە. ئەڵێ تێگەیشتم ئەمە موسڵمان نییە، ئەمە نوری خوا نەچۆتە دڵیەوە، ئەمە ئەم دەرگایە بەم کلیلەی حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناکرێتەوە. بۆیە تێگەیشتم دەبێت ئەم باسی چی بۆ بکەم، ئەم باسی ئایدزی بۆ بکەم، بڵێم وەرە ئەو هەموو ملیۆن خەڵکەی لەسەر زەویدا بەهۆی ئایدزەوە کە نەخۆشیەکی چارەسەر نەکراوە لە جیهاندا توش دەبن، ئەوە بەرهەمەکەیەتی دوایی لاشەت ئەڕزێ. ئەوە باسی نەمانی خێزانی بۆ بکەم، ئەوەتانێت تۆ خێزانەکەت هەڵۆشاوە، حیا و حرمەتی نەماوە. باسی نائارامی دڵی بۆ بکەم لە دوای زینا، ئەو ئافرەتەی کە لە تورکیا مقابلە کرا، تووشی کارە بەدڕەوشتیەکان بوو لێ بوو بە پیشە یەک کچی هەبوو، تکای کرد لە کاتی مردن یاوتی تکا دەکەم ئەو کشەم بدەن بە ماڵێکی موسڵمانی دینداری خواناس، وتیان بۆ، وتی بەڵکو وەکو خۆم بەدبەخن نەبێ، چونکە من هەموو ژیانم ئازار بوو، بە حسابی خۆم لەگەڵ هەموو کەسێکا بە ئازادی ڕام دەبوارد، بەڵام دوای هەموو زینایەک سەدان گرفتی دەرونی و دڵناڕەحەتیم بۆ دروست بووە. ئەبوایە من لەو ڕێگایەوە قسەم بۆ بکردایە، باسی ئەو ئافەتانم بۆ بکردایە، چونکە ئەم هێشتا موسڵمان نییە. بۆیە هەموو دڵێک بە کلیلی خۆی دەکرێتەوە، مەرج نییە ئەو دەرگای بەم کلیلە کرایەوە، ئەم کلیلە دەرگای دڵی فڵان کەسیش بکاتەوە، ئەبێ بە عەقڵی ئەو، بە ئیمانی ئەو، بە تێگەیشتنی ئەو قسەی لەگەڵا بکەی. دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی قلوب تەهوی العەطاء لە لاپەڕی 98دا ئەم کتێبە بە ناوی دڵە بەخشندەکان کراوە بە کوردی، مامۆستای هێمن محەممەد عەلی نووسەر و مافناس کردوێتی بە کوردی لە لاپەڕی 77 کوردیەکەیدا بە ناونیشانی لەو عەرەفوکە لە ئەحەبوکە، ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەگەر خەڵک تۆیان بناسیایە خۆشیان دەویستی. دکتۆر حەسان شەمسی باسی دەرهێنەری هۆڵەندی ئارنۆڵد فاندرۆن دەکا کە ئەو پیاوە بوو فیلمە نەشیاوەکەی لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرهێنا و دەرهێنەری فیلمەکە بوو کە زۆر بێڕێزی بە پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله علیه وسلم تێدایە. ئەو کەسانەی کە بەم بابەتە قەڵز بوون دوو جۆر بوون، کەسانێکیان لە خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاواتیان ئەوە بوو بیکوژن، بە هەر شێوازێک بێت دەستیان بگاتە ئەو دەرهێنەری فیلمە و بیکوژن. کەسانێکی تێگەیشتووی دڵسۆز بۆ ئیسلامی و ڕۆشنبیریش وەکو جەنابتان وتیان ئەم پیاوە پێغەمبەری خوای نەناسیوە صلی الله علیه وسلم، لە زمان خەڵکەوە ناسیوێتی، لە کردداری خەڵکێکی موسڵمان بە ناو موسڵمانی تیرۆریستی مرۆڤ سەربڕەوە ناسیوێتی، کاکە با پێغەمبەرەوە خۆی بناسێ. هاتن قورئانیاندایە بە زمانی ئینگلیزی، وتیان ئەو تەرجمەی قورئانە بخوێنەوە کە چۆن باسی پێغەمبەری ڕەحمەت دەکا، سیرەی پێغەمبەریان صلی الله علیه وسلم کە بە چەند زمانی جیهانی سیرەکان ژیان نامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نووسراوەتەوە دانێ، دیراسەیەکی قورد و قوڵ و وردی کرد، لە سەرنجامە وتی واللهی داوای لێبوردن لە پێغەمبەری خوا دەکەم، لە محەممەد دەکەم صلی الله علیه وسلم. موسڵمان بوو، ساڵی 2013 هات بۆ حەج،
کاتێک کە بەرامبەر کەعبە وەستا ئەڵە فرمێسک بە چاوێ دەهاتە خوارەوە وتی وەڵڵاهی ئەو تام و چێژەی خۆشترین و جوانترین ساتی ژیانم ئەم ساتەیە کە بەرامبەر کەعبە وەستاوم. ئەمجا چوو بۆ مەدینە و بەرامبەر بە گۆڕی پیرۆزی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەستا. ئەفەرمێت لەوێدا زۆر خۆی دەڵێ زۆر گریام زۆر هەستم بە شەرمەزاری و خەجاڵەتی خۆم دەکرد. ئای چ تاوانێکی گەورەم کردو بەرامبەر بە پێغەمبەری ڕەحمەتی ئیسلام صلی الله علیه وسلم. هەر لەوێ بڕیارم داوتم ئەی پێغەمبەری خوا داوا لە خوا دەکەم لێم خۆش بێ، داوا لێ دەکەم لە هەڵەکانم ببوورە و لێم خۆش بە، من تۆم نەناسی بوو. بڕیاری دا فلیمی سەید البەشەر گەورەی هەموو مرۆڤایەتی محەممەد صلی الله عليه وسلم بەرهەم بێنێ. چاو لێ بەڕێزان کاتێک کە دڵ کرایەوە، کاتێک کە دڵەکان کرانەوە، نور و ڕەحمەت دەچێتە ژوورەوە. بەڵام مەیکوژە، بەڵام لێی مەدە، بەڵام نەفرەتی لێ مەکە. وەرە ئاوا سیرەیەکی پڕ ڕەحمەتی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بە زمانی خۆی نیشاندا، بزانت چۆن هەڵوێست دەگۆڕێ ئەگە قابلی هیدایەتی خوای پەروەردگار بێ. لە کۆتاییدا دەڵێم هەموو دەرگایەک کۆدی خۆی هەیە. سا زۆر دەرگا هەیە بە کۆد دەکرێتەوە، ئەڵێ ژمارە تایبەتەکەی خۆی کە دیاری کراوە لای چەند کەسێکەیە ئەو کۆدە لێدا دەرگاکە دەکرێتەوە. دەرگا هەیە عەرزم کردم بە بینینی چاو دەکرێتەوە، هەیە بە پەنجەمۆر دەکرێتەوە. دەرگای ئاسمان بە دوعا دەکرێتەوە. سێ دوعا هەیە، کۆدەکەی ئەوەیە دەرگای ئاسمان دەکاتەوە ڕاستە خۆ دەکاتە خوای پەروەردگار. یەکەمیان دوعای ستەم لێکراو. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاریدا دەفەرمێ اتقي دعوة المظلوم فإنها ليس بينها وبين الله حجاب. زۆر خۆت پارێزە لە دوعای ستەم لێکراو، چونکە لە بینی ئەو پەروەردگارە هیچ پەردەیەک نییە. یەکسەر کۆدەکەی هەر کە دەستەکانی بەرز کردەوەوتی پەروەردگارە فڵان کەس ستەمی لێکردم، دڵی شکاندم، ئازاری دام، بوختانی پێکردم، ماڵی خواردم، مافی پێشێل کردم، ژیانی شێواندم، کۆرپەی بێناس کردم، ماڵی وێران کردم، یا ڕەبی خوایە تۆڵی منی لێ بکەیتەوە. دڵنیا بە کۆدی هەموو ئاسمانەکان دەرگاکە دەکرێتەوە، کۆدەکە لێ دراوە، فەورەن دەڕوا بۆ حزوری خوای پەروەردگار. هەمیشە خۆت بپارێزە لە دوعای ستەم لێکراو، چونکە یەکسە بەرەو ئاسمان بەرز دەبێتەوە. دووەمیان ئەو دوعایەی لە پشتەوە بۆ برایەکی ئیماندارت دەیکەی. برایەک بۆ برایەک بۆ خوشکەکەی، خوشکێک بۆ خوشکەکەی خۆی یان خوشکە ئیماندارەکەی. ئەوەی خوشک و برامانە لە نەسەبایی دایک و باوکمان، ئەوەی لە ئیمانەکەەوە خوشک و برامانە گرفتێکی هەیە، ناڕەحەتیەکی هەیە، نەخۆشیەکی هەیە، حەز دەکەی بە ئاواتێک بگا ئاگای لێ نییە. تۆ لە ماڵی خۆتەوەی لە نیوە شەوێکە، لە دوای نوێژێکە، لە سووچێکە، لە ناو سیارەکەتە، کەس ئاگای لێ نییە، دەڵێ یا ئەڵڵا داوا لێ دەکەم بەهانای ئەو خوشکەمەوە بڕۆی، یا ڕەبی خۆیان گرفتی ئەو برایەم حەلکەی، یا ڕەبی خۆیان ئاواتە حەڵاڵەکانی ئەو برای ئیمانداریەم بێنێجێ، یا ڕەبی خۆیان ئەو مشکیلەی بۆ حەلکەی و لە ماڵیان لاچێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ دعوة المسلم لأخيه بظهر الغيب مستجابة. لصحيح مسلم فرمودك هاتوا دعاي إنساني مسلمان بۆ برای ئیمانداری خۆی لە پشتەوە کە کەس ئاگای لێ نییە و تۆ لەبەر خوا خۆشت دەوێ بە نێتێکی پاکەوە مستەجابە، دڵنیا بە یەکسەر کۆدەکە لێداوە و دەرگای ئاسمانی بۆ کراوەتەوە. خوای گەورە ئەو دوعات لێوەردەگرێت و فریشتەیەک دەڵێ یا ڕەبی خوا دوعاکە لێوەرگرێ و هەمان چاکەش بە نسیب تۆ بێ. سێمیان زۆر دوعا بۆ منداڵەکانتان بکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ثلاث دعوات يستجاب لهن لا شك فيهن. سێ دوعا هەیە یەقینتان هەبێ خوای گەورە وەری دەگرێ. یەکسەر کۆدەکە لێ دەدرێ و دەرگاکانی ئاسمان دەکرێتەوە و خوای گەورە وەری دەگرێ. لا شك فيهن، هیچ گومانتان لەسەری نەبێ. یەکەمیان دوعای ستەم لێکراو، دووەمیان دعوة المسافر کەسە لە سەفەرێکی حەڵاڵ و ڕەوادایە، هەروەها دعوة الوالد لولده، دوعای دایک و باوک بۆ منداڵەکانیان. زۆر دوعا بۆ منداڵەکان بکە، دوعای بەختەوەریان بۆ بکە، دوعای دین و ئیمانیان بۆ بکە، دوعای ژیانێکی پڕکامەرانیان بۆ بکە، دوعای زانست و زانیاریان بۆ بکە، دوعایان بۆ بکە تووشی ڕەفیقی چاک بن، تووشی مزگەوتی باش بن، تووشی هاوڕێی دڵسۆز بن کە سوکاری باشیان هەبێ، خۆشەویستی لە نێوان خوشک و برایەتیاندا هەبێ. دوعای ئەویان بۆ بکە بڵێ یا ئەڵڵا ئیمانیان سەلامەتکەی،
پەروەردگارە جێگان بەهەشت بێ، خوا لە شوێنی منە ئەمانە ببنە داری بەر و خەڵک بەهۆی ئەوانەوە ڕەحمەتم بۆ بنێرێ. یا ڕەبی خوا مناڵەکانم ساڵحکەی، یەقینت هەبێ ئەو دوعانەی کە بەدڵسۆزی بۆ جگەرگۆشەکانی خۆتیان دەکەی لا شەککە فیهینە، گومانت نەبێ دڵنیابە لەوەی پەروەردگار وەریان دەگرێ. ئەم سێ دوعایە کلیلەکانی یەکسەر دەرگای ئاسمان دەکاتەوە و رب العالمین سبحانه وتعالى یەقینت هەبێ وەری دەگرێ. با بیرخۆم و جەنابتانی بێنمەوە لە کۆتایی پرۆگرامی ئەمجارەی کلیلدا فرسەتەکانی ژیان لەدەست نەدەین. ساڵانە چەند جارێک فرسەتێکی هەلێکی زۆر لەبار و گونجاو و بەختەوەری دنیا و قیامەتمان دێتە ڕێگامان. عاقڵ، ژیر، ڕۆشنبیر، دینداری ڕاستەقینە بەسەریا تێ ناپەڕێ، ئەی قۆزێتەوە دەرفەتەکە وەردەگرێ، خۆی پێبەختەوەر دەکا، کۆمەڵگای پێبەختەوەر دەکا. ئومێدەوارم پەروەردگار لەو هەلە باشانەی کە بۆ دنیا و قیامەتمان دەبنەمای بەختەوەریمان بیهێنێتە ڕێگامان، وەخوای پەروەردگار هیدایەتمان بدا، ڕێنماییمان بکە کە دەرفەتەکان بقۆزینەوە، بەکاریان بێنین بۆ چاکەی خۆمان و دەوروبەر و کۆمەڵگا و خاک و نیشتیمان و تێگەڕای موسڵمانان. بە ئومێدی بەختەوەری بۆ هەموو لایەکتان بەخوای پەروەردگارتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله.